بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دوای ئەوەی کە باسی کۆمەڵێک لە سونەتەکانمان کرد، یەک لەوانە ئەو سونەتانەی کە ئەو شوێنانەی کە سونەتن ئینسان بۆنی تێدا بەکاربینیتن، باسی ئەومان کرد کە ڕۆژی جومعە سونەتە ئینسان تێدا بۆنی بەکاربینی بۆن لە خۆی بداتن، و ئەو ئافرەتەی کە تووشی حەیض دەبیتن واتە سووری مانگانە، ئەوشان سونەتە و تەکید لەسەر کراوەیە کە بۆن لە خۆی بداتن بە شەرت و مەرجی خۆی و لە شوێنی خۆی. و گەیشتینە ئەوەی کە سێم خاڵ باز لەوەی دەکا ئینسان پێش ئەوەی کە لەبەرکردنی ئیحرام و چوون لە بۆ حەرام و تەوافکردن پێش ئەو بابەتانە ئینسان بۆن لە خۆی بدا، ئەوە ژێکێکە لە شوێنەکان. بەڵ قبل الدخول في الإحرام لحديث عائشة رضي الله عنها قالت: طيبت رسول الله صلى الله عليه وسلم لحرمه حين أحرم ولحله قبل أن يطوف بالبيت، ففيه استحباب التطيب عند الإحرام للحج أو العمرة، واستحبابه قبل طواف الإفاضة لمن تحلل التحلل الأول. بەڵ حەدیثەکەی خاتو عایشە باز لەوەی دەکا کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام یعنی عەزی لەو بۆن خۆشیە بووە و خاتو عایشە ئیحرامەکەی بۆن خۆش کردیە پێش ئەوەی بیکاتە ئیحرام، چونکە وەکو گوتما ئەگەر پۆشی ئیحرام ئەو کاتی دروست نییە و بەڵکو هەم حەرامە هەم فیدەی دەکەویتە سەری ئەو کاتێک کە ئیحرامی بەس لە بۆ حەج یان عومرە نابی بۆنی لە خۆدا، بەڵام پێشەنجینێ ئەگەر بۆنی لێ بدرێ ئەوە هیچ کێشەی تێدا نیە والله ئەعلەم، یان لەو کاتێک کە ئیحرامیشی نەبەستیە بەڵام دەیەوێت تەواف بکاتن، ئەو کاتێک سونەتە ئینسان کە بۆن لە خۆی بدا، چونکە مەرج نییە ئیلا ئەتوو بە جلک و بەرجی ئیحرام تەواف بکەیت، بە جلکی ئەعتیادی خۆت دەتوانیت تەواف بکەیت و بە دەوری بەیتێش بسوڕێەوە. ئەوەش حەدیثە بەڵگەی ئەوەی تێدا کە با بڵێن ڕێگا پێدرا و سونەتە ئینسان لە کاتی پێش ئەوەی کە ئیحرام بکە لە بۆ حەج یان عومرە خۆی بۆن خۆش بکاتن و هەروەها پێش ئەوەی تەوافی ئیفاضە بکاتن لە بۆ ئەو کەسەی کە تەحەلولی یەکەمی کردێت، چونکە دوو تەحەلولما هەیە لە حەج، دوو تەحەلولما هەیە. پێش ئەوەی کە تەحەلولی یەکەم ئەو کاتێک کە با بڵێن ئەوە ڕەجمی شەیتانەکانی کردیە و پرچی تراشیە و حەیوانەکەی سەر بڕیە، یعنی ئەو بابەتانە اینجا دوای کە دێتن تەواف دەکاتن و دەبتەوە تەحەلولی کۆتایی تەحەلولی کوبرا. ئەوجە لێرە بەس کە تەحەلولی یەکەم دەکاتن بەس جیماع حرامە، ئەوان کە هەر هەمووی لە بۆی حەڵال دەبیت، جل و بەرجی خۆشی و نینۆکردن و بۆن لە خۆدان و هەموو ئەو بابەتانە حەڵال دەبی، بەس جیماعکردن نابی. کە تەحەلولی دووەمیش بوو لە کاتی حەج ئەو کاتی هەموو شتەکانی لە بۆ حەڵال دەبیتن. و هەروەها خاڵی چوارەم ئەوەیە کە ئینسان خۆی ئەوە مردوو بۆن خۆش بکە، بتوانی ئەگەر جەنازەکە بوو بۆنی لێ بدە و بۆنی خۆش بی. بەڵ تطيب الميت. في حديث أم عطية رضي الله عنها قالت: دخل علينا رسول الله صلى الله عليه وسلم حين توفيت ابنته فقال: اغسلنها 3 أو 5 أو أكثر من ذلك إن رأيتن ذلك بماء وسدر، واجعلن في الآخرة كافورا أو شيئا من كافور، فإذا فرغتن فآذنني. فلما فرغنا آذناه فأعطانا حقوه فقال: أشعرنها إياه، والكافور أخلاط من الطيب. وألحق بعض أهل العلم كما تقدم من كلام النووي استحباب الطيب للزوجة وكذا الزوج، لأن هذا من حسن المعاشرة وحسن الاستمتاع، وكذلك حضور المجامع أي التي يجتمع فيها الناس كمجالس العلم والعيدين ونحوهما قياسا على الجمعة، وتقدمت المواضع التي ورد فيها الدليل والله أعلم. بەڵ چوارەم گوتمان ئەوەی کە مردوش بۆن خۆش بکرێ، ئەوشیان هەر لەو شوێنانەیە کە تەکیدی لەسەر کراوەتەوە. ئەم عەتیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەو کاتێک کە کچەکەی وەفات کرد بوو هاتە لامان، دیارە ئەم عەتیە لەگەر چەند ئافرەتێک دەیان شوشت، کچەکەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام دەیان شوشت. ئەوجا ئایا زەینەب بووە یا غەیری ئەو خەریکی شوشتن بوونە؟ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمی 3 جار بیکشۆن،
ئەگەر نا 5,000 بیشۆن ئەگەر زانتان پێویستی بە زیاتر بیشۆن چوەجار وهەیە مەسەلەن لاشەی ئەو کەسا بە 3,000 شتن پاک نابیتەوە بیکە 5,000 4,000 نا چونکە 4 جۆتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی خۆش بووە تاک بیتن 5,000 7,000 9,000 هەتاوەکو لاشەکە کە دەبینی پاک بیتەوە اینجا فەرمی بە ئاو سیدر بیشۆن سیدر چیە وەک سابوونە تقریبا باشە وەجعلنا في آخر كافورا کافوریش چییە وەکو بۆن وەکو جیایەکی بۆن خۆش و ئەوانە بووە تێدا بەکار هاتووە بۆ ئەوەی کە هەم لاشەی ئەو مردوەکەی پێتون بیتن هەمیش بۆن خۆش بیتن لاشەکە دەڵە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئەگەر تەواوتان کرد بانگم بکەن فەرمی فەلەمما فەرەغنا ئاذەنا کاتێککە لێ بووینەوە لە شۆردنی ئەو جەنازەیە بانجی پێغەمبەرمان کرد عەلەیهی سەڵات وەسەلام کە هاتەوێن دەر ئەو وەکو بڵێ چاکات فەروا ئەو جلەکەی خۆی دا ئێمە فەرمووی ئیشعرنەها ئیاه لەسەر پێستەکەی ئەوەی پێ بدا یعنی پێش ئەوەی کفنی بکەن ئەو جلەی پێدا بدەن ئیمن ئەوەیە ئەو جدووە کفنەکەی بکەن کافورش دەڵێ ئەوەیە کە ئەخلاط من الطیب چەند بۆنە کە تێکەر دەکرێتە ئەهلی علم وەکو ئەوەی لە قسەی ئیمامی نەوویش تێپەڕی ئەوە دەڵێن کە سونەتە ئینسان پیاو لە بۆ خێزانی خۆی بۆنی خۆش بکە و ئافرەتیشە بۆ پیاوی خۆی بۆنی خۆش بکە ئەوەش لە جوانی پێکەوە ژیانە بەڕاستی و هەروەها حسن الاستمتاع یعنی چێژێ وەرگرتن کە ئەتو دەبینی خێزانەکەت بۆنێکی خۆشی لێدێ و هەروەها پیاوەکە بۆنێکی خۆشی لێدێتن بەڕاستی ئەوە ژیانەکە بەردەوام دەکە و خۆشە بە هەمان شێوە لەو شوێنانەی کە ئینسان تێدا کۆ دەبیتەوە وەکو مەجلیسی عیلمە جەژنەکانە ئەوانش قیاس کرایتە سەر جومعە کە پێشتر دەلیل لەسەر ئەو بابەتەی ڕۆی کە جومعە ئەوان کەش قیاسن لەسەر جومعە کە سونە دوای ئینسان تێدا بۆنی خۆش بکاتن و ئەوە جیا کراوەتەوە بەکارهێنانی بۆن لە هەندێک شوێن لە هەندێک شتدا کە بۆمان باز دەکات بەڵ ويستثنى من استعمال الطيب المحرم رجلا كان أو امرأة فإن المعتمر أو الحاج بعدما يدخل في نسكه يحرم عليه استعمال الطيب حتى بعد موته إن مات محرما لحديث ابن عباس رضي الله عنهما في الذي وقصته ناقته قال النبي صلى الله عليه وسلم ولا تمسوه طيبا وحديث ابن عمر رضي الله عنهما في الرجل الذي سأل النبي صلى الله عليه وسلم عما يلبس المحرم من الثياب فقال النبي صلى الله عليه وسلم ولا تلبسوا من الثياب شيئا مسه الزعفران ولا الورس والزعفران والورس كان من أنواع الطيب التي يستخدمونها بەڵاوەی کە جیا دەکرێتەوە لە بەکارهێنانی بۆن واتە ناکرێ بۆنی لێ بدرێتن ئەو کەسە کەسی محریمە واتە ئەو کەسەیە کە لەژێر ئیحرامە لە عومڕەیان حەج پێش ئەوەی کە تەواوی بکە عومڕەکەیان حەجەکە وەفات دەکاتن ئەوجا ئەو کەسە پیاو بیان ئافرەت بیتن هیچ فەرق ناکاتن دلیلمان چییە؟ دلیلمان ئەوەیە کە حەدیثەکەی ئیبن عەباس لەبارەی ئەو کەسێکە لە وشترەکەکە بەردەبتە و دووە وەفات دەکە و دەمریتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لا تەمەسوه طیبا بۆنی لێ نەدرێتن کەواتە ئەو کابرایە چۆن بە زندیەتی کە لە ژێر ئیحرامە دروست نییە و حرامە بۆن لە خۆی بداتن بە هەمان شێوە ئەگەر مردی لە ژێر ئیحرام دروست نییە و حرامە بۆن لەو کەسە بدرێتن وهروە حەدیثەکە ئیبن عومەر کە دەفەرمێ کابرا کە پرسیاری لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام سەبارەت بەوەی کە کابرا لە ژێر ئیحرامە و جلێک لەبەر دەکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لە جلوبەرێکدا لەبەری مەکەن هیچ شتێک لەو جلوبەرگانەی کە زەعفەران و وەرسی لێدراوە زەعفەران و وەرسش هەردووچیان دوو جۆرە بۆنن کە ئینسان بەکاری دێنی کەواتە بەکارهێنانی بۆن دروست نییە لە جلو بەرگێک کە ئینسان لە بۆ ئیحرام بەکاری بینی چکامە پێشتر کە باسمان کرد خاتو عایشە یعنی لاشەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆن خۆش کردی و پاشان پێغەمبەر ئیحرامەکە لەبەر کردیە ئەمە لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باز لەوەی دەکات کە ئەو جلو بەرگەی کە وەرس و زەعفەرانی پێوەیە بە تایبەتی زەعفەران وەرسکە تقریبا وەکو بڵێ ڕەنگە چیشیان پێوە دیارە
پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەهی کردیە کە ئەوانە بەکار بێن ئینسان لەبەری بکاتن لەبەر ئەو بۆنە کاتێککە ئینسان لە ئیحرام بوو نابی بۆن لە خۆی بدات بەڵ. وتزيد المرأة في موضعين تنهى عن التطيب فيهما. الأول إذا كانت حادة على زوج فإنها تمتنع عن الطيب 4 أشهر و10 أيام. ويدل عليه حديث أم عطية رضي الله عنها قالت: كنا ننهى أن نحد على ميت فوق 3 إلا على زوج 4 أشهر و10 ولا نكتحل ولا نتطيب ولا نلبس ثوبا مصبوغا إلا ثوب عصب. وقد رخص لنا عند الطهر إذا اغتسلت إحدانا من محيضها في نبذة من قسط وأظفار. وقولها في نبذة من قسط وأظفار، النبذة هي الشيء اليسير، والقسط بضم القاف ويقال بالكاف المضمومة كست وتاء بدل الطاء. والقسط والأظفار نوعان معروفان من أنواع البخور. الثاني إذا كانت ستمر بمكان فيه رجال أجانب فإنه يحرم عليها الطيب حينئذ. ويدل عليه حديث أبي موسى رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: أيما امرأة استعطرت ثم مرت على القوم ليجدوا ريحها فهي زانية. وحديث زينب امرأة عبد الله بن مسعود رضي الله عنه قالت: قال لنا رسول الله صلى الله عليه وسلم: إذا شهدت إحداكن المسجد فلا تمس طيبا. وحديث أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: أيما امرأة أصابت بخورا فلا تشهد معنا العشاء الآخرة. بەڵ ئیجا لە دوو شوێندا زیاتر تەئکید لەسەرەوەی کرایەوە کە نەهیە ڕێگری کراوە لە ئافرەت بۆن لە خۆی بداتن. لەو دوو شوێنە زۆر تەئکیدی لەسەر کرایەوە. یەکەم شوێنەوەی لە کاتی ئیذا كانت حادة على الزوج، لەو کاتێک کە تەعزیە باریە لەسەر مێردەکەی، مەسەلا کە مێردەکەی وەفات دەکاتن کە چەندە دەبێت 4 مانگ و 10 ڕۆژ ئەو ئافرەتە دابنیشی لە بۆی هەیە، یعنی بەس لە بۆ مێردی هەر کەسەکی بمریتن لە 3 ڕۆژی زیاتر نییە تەعزیەباری، بەڵام لە بۆ مێردەکەی هەتا 4 مانگ و 10 ڕۆژی تەعزیەباری دەکاتن. ئەو کاتی منع ڕێگری کراوە کە بۆن لە خۆی بدا ئەو ئافرەتە. عەتیە دەفەرمێ ئەمە کاتێک کە تەعزیەباریمان دەکرد لەسەر هەر مردیەک نەهیمان لێکرا، ڕێگریمان لێکرا لە 3 ڕۆژی زیاتر بی ئیلا لەسەر پیاوی خۆمان نەبی، لەسەر مێردمان کاتێککە مێردمان دەمرد 4 مانگ و 10 ڕۆژ تەعزیەباریمان دەکرد، نەکلمان دەکرد، کلمان چاومان کل دەکرد، نە بۆنمان لە خۆی دەدا، نە جلوبەرجی ڕەنگا و ڕەنگمان لەبەر دەکرد، ئەو جلانەمان هیچیان لەبەر نەدەکرد. بەڵام لەو کاتێککە ڕوخسەتمان درا بە ئەو کاتێککە ئینسان کە پاک دەبەوە کە خۆی دەشت لە حەیضدا کەمەک لە بۆم بەکاربیینی لە کاتی حەیضدا، ئەوش کاتێک باسی دەکە دەڵێ نوبزە بەمانە هی شەیئون یەسیر، شتێکی زۆر کەم بووە. باشە کە دەڵێتنیش ئەظفار نینۆک نەوعانی معروفانی من ئەنواع البخور، مەبەستی ئەوە بووە کەمەک لەو بخورە و بۆنەی بەکاربیین زۆر کەم، یعنی مادەم ئەوە لەو حاڵەتەیدا هەیە، لە حاڵەتی با بڵێن تەعزیەباریدا. حاڵەتی دووەم چییە؟ دەڵێ ئەو کاتەیە کە پیاوی ئەجنەبی بەلای ئەو ئافرەتەدا دەڕۆن، پیاوی بێگانە بەلای ئەو ئافرەتەدا دەڕۆن، فإنه يحرم عليها، ئەو کاتی حرامە لەسەر ئەو ئافرەتی بۆنی لە خۆی بداتن. ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی هەر ئافرەتێک، باشە هەر ئافرەتێک ئەیومە امرأەتین، هەر ئافرەتێک کە بۆنی لە خۆیدا لە پاشان بەلای قەومێکدا بڕواتن، ئەو خەڵکا بەلای خەڵکانێکدا بڕواتن، کۆمەڵە خەڵکانێک بۆنی ئەو ئافرەتەی بکەن، باشە بۆنی فەهیە زانیە، ئەو ئافرەتە بە زیناکەر حسێبە. وەکو باسمان کردمە بەسما ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەندامەکان زینای دەکەن، فەرمی چاو زینای دەکا، زینای چاو نەزەرە، گوێ بە هەمان شێوە، لوت بە هەمان شێوە. کەواتە ئەو ئافرەتە کاتێککە بۆن لە خۆی دەداتن و بەلای خەڵکانێکدا تێتە بەڕن، ئەو خەڵکات تەمەشای دەکا ئادەبتە نەزەری دەکەیاننا، بەڵێ نەزەر، کەواتە زینای کردیان نە ئەو کابرا زینای چاو، بەڵێ زینای چاوی کرد، زینای لوتی کرد کە بۆنەکە هەڵمژیان نا، بەڵێ کەواتە ئەو ئافرەتە وەکوەی کە ئەو ئەوانەی تووشی زینا کردبیتن کە زینای چاو لوت. بە هەمان شێوە لە حەدیثەکەی
زينب كخيزاني عبد الله كري مسعودة رضي الله رحمة خوان لبدا فرمي قلت مانا بيغمبري خو عليه الصلاة والسلام اگر يكيك لإيما آماده بي لبو مزقود ضلي بيغمبري خو عليه الصلاة والسلام فرماني بيكردين بيوتين فرمي اگر يكيك لإيوا آماده بون لمزقود فلا تمس طيبا بابون لخوي نداتن او آفرتا كديتن بو مزقود كواتا دروستنيا آفرت كاتك داتي بو مزقود بون لخوي بداتن چونکە بەڕاستی دەبیتە هۆی فیتنە و سەرنجڕاکێشان لە حەدیثەکەی ئەبو هورەیرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر ئافرەتێک تووشی بخور بوو بخوری لە خۆیدا یعنی بۆنی لێدەرچوو باشە بۆنی لێدەرچوو فلا تشهد معنا العشاء الآخر با نوێژی عیشا پێشتر بە مەغریبیان دەگۆ عیشا بە عیشایان دەگۆ عیشا الآخر باشە آخر دوای ناوی مەغریب کە بووە مەغریب و هەتا بە مەغریبیان یان عیشیان دەگۆ عەتەما دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێکردن ئەو ناوە بەکاربینن عیشایان باشە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی کردێ کە لە کاتی عیشا ئەگەر ئەو ئافرەتانە بیانەوێ بێن بۆنیان لە خۆدا بۆن بخوریان لێدەهات بە نێن لەگەڵ ئێمە نوێژی جەماعەت نەکەن کەواتە دیارە هەندە گرینگە چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر سوور بووە لەسەرەوەی خەڵک بێت نوێژی جەماعەت بکاتن لێرە کە دەفەرمێ بانێتن دیارە شتەکە زۆر گرنگ و گەورەیە لە بەرهەندی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێگری لە ئافرەتان دەکا کە بێن بۆ مزگەوت بە تایبەتی لە کاتە تاریکەکە وەکو عیشا بەڵ من السنة التيمن عند ترجيل الشعر، والمقصود بترجيل الشعر هو مشطه، فإن من السنة أن يبدأ بالجهة اليمنى ثم اليسرى. ويدل عليه حديث عائشة رضي الله عنها قالت: كان النبي صلى الله عليه وسلم يعجبه التيمن في تنعله وترجله وطهوره وفي شأنه كله. وتقدم أن تقديم اليمنى في أعضاء الوضوء من السنة، وكذا هو في الغسل، فإن من السنة البدء بالشق الأيمن قبل الأيسر. وكذلك تقدم قريبا أن من السنة التيمن عند التنعل. والموضع الثالث الذي يعجب النبي صلى الله عليه وسلم التيمن فيه في هذا الحديث هو الترجل، وهو تسريح الشعر ويدخل فيه دهنه والله أعلم. وفي قوله عائشة رضي الله عنها وفي شأنه كله، أي أنه يعجبه التيمن في شأنه كله، وهذا في الأمور التي هي من باب التكريم، كما قرر هذه القاعدة غير واحد من أهل العلم. بلى إذا يكك لسنة كانت كباز زكاتن تيمون يعني لا الراستا لكاتي برزدا هنا لكاتي كبرتش داديني بلاي الراستا بيتن دلما بس لا ترجيل الشعر تيا مشته داهنانيتي باشا دل لسنة إنسان كبلاي الراستا دس بي بكاتن باشان لا يتسبى دابينيتن بلقش ما حديثك خاتو عايشة كده فرمي بيغمبريكو عليه الصلاة والسلام زۆر حەزی لێ بووە بەلای ڕاستە لە پێکردنی پێڵاو نەعلەکانی و تەڕەجولیهی و هەروەها لە پرجداهێنانی و طهوریهی و لە کاتی دەستنوێژ و غوسل پێی خۆش بووە لای ڕاستەبی و فی شأنی کولی و لە هەموو کاروبارەکانی حەزی لە لای ڕاستە بۆ زیاتر ئەوە بە دیار دێخیتن کە پێشخستنی ڕاستە لە ئەندامەکانی دەستنوێژش سنەتە لە ئەندامە یعنی مەسەڵەن کاتێک کە دەستی ڕاستی دەشوە ئەوجە دەستی چەپی ئەدی ئەگەر کابراک دەستی چەپی شش ئەوجە ڕاست دەستنوێژەکە هەر دروستە بەڵام خۆی بێبەش کردێ لەو ئەجر و پاداشتە کە سنەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەستی ڕاستە بشوە پاشان دەستی چەپە ئیدی بە هەمان شێوە لە غوسلیش خۆشۆردن سنە دوای یەکەم جار لای ڕاستی بشوە پاشان لای چەپەی بشواتن و بە هەمان شێوە لە پێکردنی پێڵاو نەعلەکانی سنە دوای یەکەم جار لای ڕاستەبی پاشان لای چەپە ئەوە سێم ئەو شوێنانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی سەرسام بووە حەزی لێ بووە کە بیکاتن ئەوش پرجداهێنانە لە پرجداهێنانیش واتە دەڵێ کە تەرجیل هو تسريح الشعر پرجداهێنان ويدخل فيه دهن يعني چاورکردنیش دەچیتە ناو ئەوەی کە ڕێزی لێ بنێتن و لە داهێنانی بیتن کەواتە والله أعلم چاورکردنی پرچیش یەکێکە لە سنەتەکان ئینسان بتوانی بیکاتن خزمەتی پرچی بکاتن چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە سەحابەکەی نەفەرموو کە پرچی بەردام فەرمووی
ئەگە پرست بەردە دێوە خزمەتی بکە کەواتە خزمەتکردنیشی پێویستە. ئەجا دەفەرمێ خاتو عایشە دەفەرمێ وەفی شەئنی کولی لە هەموو کاروبارەکانی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەزی لە لای ڕاستە بووە، بە تایبەتی لە ئەو شتانەی کە شتە بەڕێزەکانن پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەزی لێ بووە. ئەوەش وەکو قاعیدەیەک بڕیاریان لەسەرداوە جگە لە کەسێ لە ئەهلی علم وەکو قاعدەش باسییان کردو. بەڵێ وجاء في رواية عند البخاري يحب التيمم ما استطاع، أي ما لم يمنعه مانع، وهي إشارة إلى شدة المحافظة على التيمم، ولكن يخص من ذلك ما كان من باب التكريم كالثلاثة الواردة في الحديث، وهي التنعل والترجل والطهور، وغيرها مما وردت فيها السنة كدخول المسجد وحلق الرأس والأكل والشرب وغيرها من الطيبات مما لم يرد بها دليل على وجه الخصوص. وأما ما كان من باب الأذى فإنه يبدأ بها باليسار كالاستنجاء وخلع النعلين ودخول الخلاء ونحوه، وهذه قاعدة ذكرها شيخ الإسلام والنووي رحمهما الله. قال شيخ الإسلام رحمه الله: اليمنى أحق بالتقديم إلى الأماكن الطيبة وأحق بالتأخير عن الأذى ومحل الأذى. بەڵێ اینجا دەفەرمێ و هەروەها لە صحیح بخاریشدا هاتووە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەزی لە لای ڕاستە بووە ئەوەندەی لە توانایدا هەبیتن مادەم ڕێگرێک نەبووە حەزی لە لای ڕاستە بووە ڕاستی بکاتن باشات ئیلا ئەگەر ڕێگرێک عوزرە کات بیتە پێش ئەگەنا پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر بە لای ڕاستە و هەر لای ڕاستی پێخۆش بووە. ئەوەش ئاماژەیە بۆ پارێزگاریکردن لەسەر لای ڕاستە. و ئەو شتانەشی کە لە بابی تەکریمن ڕێزن وەکو سەیەکە لە حەدیسەکەی هاتیە لە پێکردنی نەعل و پێڵە و هەروە پرزداهینان و خزمەتکردنی و هەروەها لە کاتێککە خەریکی دەستنوێژە یان خۆشۆردنە و جگە لەوانش کە لە سونەتدا هاتووە وارد بۆ وەکو چوونە مزگەوت وەکو ئەوە سەرتراشین وەکو نان خواردن خواردنەوە هەموو ئەوانەی کە پاکن و چاکن و باشن ئەوانە بەڵگەنە لەسەرەوەی کە ئینسان لای ڕاستە بەکاربینیتن حتا ینی کەواتە لە تراشینی پرچیشی سونە دوای یەکەم جار لای ڕاستە بی پاشان لای چەپەی بتراشی بەڵام ئەوانەی کە لە بابی ئەزانە یعنی ناخۆشی و ئەزیەت و پیسی و لەو بابانە باشە ئەوە بەلای ڕاستە ئەو بەلای چەپە دەست پێ دەکاتن یعنی یەکەم جار لای چەپەی بە پێش دەخی وەکو چ وەکو خۆپاکردنەوە مەسەلەن ئینسان کاتێکە لە مرافقدا دەنیشی با دەستی ڕاستە بەکارنێنی بۆ خۆپاکردنەوە دەستی چەپەی بەکاربینیتن بۆ ئەوەی خۆی پێپاک بکاتەوە بە هەمان شێوە لە پێکردنەوەی نەعلەکانی بالای چەپە یەکەم جار بۆ چوونە مرافق بالای چەپە بە پێش بێخیتن ئەوجا ئەو قاعیدەیە ئیبن تەیمیە و ئیمامی نەووی ڕەحمەت خوان لێبی باسییان کردی هەتا شێخ الئیسلام ئیبن تەیمیە دەڵێ لای ڕاستە لە پێشترە لە بۆ هەموو ئەو شوێنانەی کە پاکن و چاکن و هەروەها بە پاشێ خستنیشی حەقترە بە پاش بێخرێتن لە بۆ هەموو ئەو شوێنانەی کە شوێنی ئەزا و ناخۆشی و شوێنی ئەو شتانەنە ئینسان بە پاشی بێخی کەواتە یعنی ئێستاگەر ئەو قسەیە ئەو بەڵگەی لێ وەردەگیرێ ئینسان کاتێککە چووە شوێنێکی علم بە پێی ڕاستە چووە مەکتەبەیەکی علمی بە پێی ڕاستە ها دەچیتن دەستە ماڵی یەک لە مەسەلەن داعیەکان و زانایەکان و ها با بە پێی ڕاستە یعنی هەموو ئەو شوێنانەی کە دەزانی شوێنی چاک و باشون و با بەلای ڕاستە بەلای ڕاستە بی و ئەو شوێنانەشی کە ئەذا و پیس و ناخۆشینە بەلای چەپەبی ئەم لەسەر ئەو قاعیدەیەش بەڕاستی پێم باشە یعنی دووبارە لە بۆ لە دەستکردنی ساعات لە لای ڕاستە بیتن نەک خلافی ئەو ڕوپیەکان بکەین کە ئەوان لە چەپ دەکەن و بە هەمان شێوە لە ئەنگوستیلەش ئەگەر چی عنی ئەنگوستیلە حەدیسەکی لەسەر هاتێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە دەستی چەپەشی کردیە بەڵام زۆربیان بەڵگەنە لەسەر ڕاستە و والله ئەعلەم لەوەیە ڕاستە بە تایبەتی لە بۆ سەعات باشتر بیتن بەڵێ. وعليه فالتقديم بينهما على 3 أحوال. الحال الأول ما كان من باب التكريم أي من قبيل الطيبات فتقدم فيه اليمنى رجلا أو يدا كالأكل والشرب واللبس والوضوء والغسل والانتعال والترجل وحلق الرأس ونحوه، ويدل عليه حديث عائشة رضي الله عنها الذي تقدم. الحالة الثانية ما كان من باب الأذى أي من قبيل الخبائث
فتقدم فيه اليسرى رجلا أو يدا كدخول الخلاء والخروج من المسجد والاستنجاء وخلع النعلين والامتخاط ونحوه. ويدل عليه حديث أبي قتادة رضي الله عنه المتفق عليه قال النبي صلى الله عليه وسلم: لا يمسكن أحدكم ذكره بيمينه وهو يبول ولا يتمسح من الخلاء بيمينه. الحال الثالثة ما تردد فيه بين الأمرين، أي لم يظهر فيه التكريم ولم يظهر فيه الأذى والإهانة، فالأصل فيه التيمم. ويدل عليه حديث الباب حديث عائشة قالت: كان رسول الله صلى الله عليه وسلم يحب التيمم في شأنه كله. بەڵ ئینجا بە پێشەیەخستنی ئەوانە بە تایبەتی لە سێ حاڵەت ئایا مەسەلەن لەو حاڵەتانە زیاتر چیانیان بە پێش بخین. لە حاڵەتی یەکەم لە بابی تەکریم ڕێز لەو شتانەی کە باشن چاکن پاکن ئەوجە چ دەستبی چ پێبیتن فەرق ناکە، یان دەستی ڕاستت بە پێش بێخە یان پێی ڕاستت بە پێش بێخە، وەکو خواردن خواردنەوە جل و بەرگ لە بەرکردن دەست نوێ شۆردن خۆ شۆردن لە پێکردنی نەعلە و پێڵاوەکان پرچ داهینان پرچ تراشین هەموو ئەو بابەتانە و زیاتریش حەدیثەکەی خاتو عایشە بەڵگەی لەسەر بابەتی. حاڵەتی دووەم لە باب الئەذا ئەوەی کە پیسیە ناخۆشیە لەو کاتەش ئەوجە چ دەستبی یان پێبی پێی چەپە یان دەستی چەپە وەکو چ وەکو مەسەلەن چوونە مرافق هاتنە دەرەی لە مزگەوت وەکو خۆپاکردنەوە لە مرافق وەکو لە پێکردنەوەی نەعلە و پێڵاوەکانی وەکو مەسەلەن چڵم و بەڵغەم و ئەو بابەتانە یعنی بەلای چەپە بیتن ئینسان ئەوی بکە. لێ دەبینی ئەوانەی ئەها پەنجە ئەوها لە کەپی دەنێ ئەو بەلای چەپەی بکە باشترە بەلای ڕاستە نەبیتن. والله ئەعلەم ئەوەی کە لێی دەخیندرێتەوە لە بابەتەکە لە چڵم و بەڵغەم و ئەو بابەتانە ئینسان ها مەسەلەن کەفن دەکاتن لە کاتی دەستنوێ لە شتەکە هەوڵ بدە بەلای چەپەی بیتن ئەوها باشتر و چاکترە. ناکرێ برین واجبە و ئیلا دەبی و ئەگەر نەیکرد بەڵام ئەوها باشترە ئەدەبەن وەکو سونەتەشیش ئینسان بیکات. باش ئەوە حەدیثەکەی قەتادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی بە هەمان شێوە کە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێتن هیچ یەک لە ئێوە کاتێک کە میز دەکا با زەکەری خۆی نەگریتن بە دەستی ڕاستی لە کاتی میزکردن کەواتە ئەوش نەهی لێکرایە ئینسان لە کاتی میزکردن زەکەری بگریتن عەورەتی خۆی بگری بە دەستی ڕاستی و هەروەها لە کاتە چێش کە لە مرافق خۆی پاک دەکاتەوە با بە دەستی ڕاست نەیکاتن. حاڵەتی سێیەمیان ئەو شتەکە لە بینی ئەو دوێە نە لە بابی تەکریمە شتە پاک و باش و چاکەکان نە لە بابی ئەزایە یعنی شتە خراپ وەکان لەو بینێ لەو نە ئەوەیە نە ئەوەیە. ئەو کاتیش دەڵێ مادەم وەیە فەلئەفضەل فیه التەیەمم با ڕاستە بەکاربینی خۆ دەکرێت چ ڕاستە بەکاربینی چ چەپە بەکاربینی هەردووش بەس ئەگەر ڕاستی بەکاربینی باشترە دەڵێ. بەڵگەشمان ئەوەیە حەدیثەکەی خاتو عایشەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام يحب التيمم في شأنه كله لە هەموو کاروبارەکانی حەزی لە لای ڕاستە بۆ دەڵێ لێ ڕاستە بەکاربینی باشترە. بەڵ قال النووي رحمه الله في شرحه لحديث عائشة رضي الله عنها الذي تقدم: هذه قاعدة مستمرة في الشرع، وهي إنما كان من باب التكريم والتشريف كلبس الثوب والسراويل والخف ودخول المسجد والسواك والاكتحال وتقريم الأظفار وقص الشارب وترجيل الشعر وهو مشطه ونتف الإبط وحلق الرأس والسلام من الصلاة وغسل أعضاء الطهارة والخروج من الخلاء والأكل والشرب والمصافحة واستلام الحجر الأسود وغير ذلك مما هو في معناه يستحب التيامن فيه. وأما ما كان بضده كدخول الخلاء والخروج من المسجد والامتخاط والاستنجاء وخلع الثوب والسراويل والخف وما أشبه ذلك فيستحب التياسر فيه، وذلك كله بكرامة اليمين وشرفها والله أعلم. وأجمع العلماء على أن تقديم اليمين على اليسار من اليدين والرجلين في الوضوء سنة لو خالفها فاته الفضل وصح وضوءه. بلى إذا إمام النووي رحمة خوالي بالشرح حديثك خاتو عائشة كذا فرمي بيغمبر عليه الصلاة والسلام حزي لله الراستي له مكارو باركاني دا فرمي وقاعدية بردوامة للشرع باشا أوانيك لبابي ريزن وتشريفن وقورينا أوان وكو لبر كردني زل
جلوبەرکە لەبەر دەکەی مەسەلەن پانتۆڕ و شەرواڵە لە پێکردنی گۆریە خۆف ئەو بابەتانە چوونە مزگەوت سیواک بەکارهێنان کل لێدان نینۆک تراشین باشە و هەروەها سمێل کورتکردنەوە و هەروەها پرجداهینان و ڕوون لێدانی و خزمەتکردنی و هەروەها بنباڵکردن بە هەمان شێوە پرتراشین و سەلامدانەوە لە نوێژێ و شۆردنی ئەندامەکانی دەستنوێش بە هەمان شێوە هاتنە دەرەوە لە مرافق و خواردنەوە تەوقەکردن دەست لێدان لە بەردە ڕەشەکە غەیری ئەوانش هەموو ئەوانە سونە دوای ئینسان بە لای ڕاستە بیتن لای ڕاستی تێدا بەکاربیێنی ئەوەی کە دژی وانەیە بۆ نمونە چوونە مرافق هاتنە دەرێ لە مزگەوت چڵم و بەڵغەم مەسەلەن خۆپاکردنەوە لە مرافق لەبەرکردنەوەی جلوبەرێک و هەروها لەبەرکردنەوەی ئەو شەروار پانتۆڕ ئەو شتێکە لەبەریتی بە هەمان شێوە گۆرەوی و خوفەیکە لەبەریتی لە پێی لە پێ دەکاتەوە هەموو ئەوانش سونە دوایە چەپەی تێدا بەکاربیێنی ئەو کەسە ئەوەش لەبەر ڕێزی لای ڕاستەیە زانایانیش هەموویان کۆکن لەسەرەوەی کە ڕاستە بە پێش چەپەی دێخرێتن لە دەست و لە پێ لە کاتی دەستنوێش هەر کەسە چیش مخالەفەی بکاتن ئەوە بەڕاستی ڕاستە دەستنوێژەکەی دروستە بەڵام ئەجر و پاداشتی دەستنوێژەکەی لە دەست دەداتن بەڵام فائدة يسن لمن أراد حلق شعره أن يبدأ بالجانب الأيمن ثم الأيسر وهذه سنة مندثرة دل عليها حديث أنس بن مالك رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم أتى منها فأتى الجمرة فرماها ثم أتى منزله بمنى ونحر ثم قال للحلاق خذ وأشار إلى جانبه الأيمن ثم الأيسر ثم جعل يعطيه الناس بەڵ ئیجا سوودێک لەوەی وەردەگیرێ کابرا کە بیەوێ پرچی بتراشیتن پرچی چا بکاتن ئەو کاتی با بەلای ڕاستە دەست پێ بکە و جدوایە لای چەپاوە و سونەتەیانی کە بڵاو بتو هەیە و کە ئەنەسیش دەڵێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتێک کە چووە مینایە کاتێکە لە مینایە شەیتانەکان ڕەجم دەکاتن کە شەیتانەکانی ڕەجم کرد پاشان هاتەوە ماڵەکەی لە مینایە هاتۆ ئەو شوێنەی کە لۆی دانرابوو لە مینایە هاتۆ شوێنەکەی خۆی لە پاشان ئاژەڵەکانی سەر بڕی ئەو شترانێکە هینابووی سەری بڕی لە پاشان بە حەلاقەکەی گوت فەرمووی وەرە پرچم بتراشان خود لێ بگرە و بیتراشە ئاجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئیشارەتی ئاماژەی لە بۆ لای ڕاستی کرد کە لای ڕاستەی تراشی حەلاقەکە وجا لای چەپەشی تراشی ئەوجا دەڵێ مووەکان مووی پرچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دا یەک لە سەحابەکان ئەویش تەوزیعی کرد بەسەر سەحابەکان هەر یەک کە مووەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کنیان بی و هەڵی بگرن بەڵێ. ومما ينهى عنه في هذا الباب التشبه من الرجال بالنساء ومن النساء بالرجال والتشبه بالكفار في اللباس ونحوه والخيلاء في اللباس والإسبال وكشف العورة ولبس الذهب والحرير للرجال إلا من عذر وحلق اللحية وعدم قص الشارب وإظهار المرأة مفاتنها على وجه غير مشروع والمرأة تجتنب النمص والوشم وفلج الأسنان وهو تباعد ما بينها ووصل الشعر وتغيير خلق الله تعالى والصبغ بالسواد. بەڵێ ئەوەش ڕێگری لێکراوە لەو بابەتانەی کە باسی لەبەرکردنە و خۆجوانکردنە خۆڕازانەوەی نەهی لێکرایە چوچیە ئەوەیە کە پیا و خۆی بە ئافرەتان بچێنی جلوبەرجی ئافرەتان لەبەر بکە مەسەلەن ئێستا ئەوە بوویتە مۆدیل پیا و مەسەلەن خەناوکە لە مل دەکات خەناوکە ئی پیاوان یعنی لەو ئەوەیە خەناوکە ئی پیاوان نییە ئی ئافرەتانە بە هەمان شێوە دەستبند ئەو بازنەیە عادەت وایە ئی ئافرەتانە ئی پیاوان نییە وە یعنی ئیدی ئەوجە بڕۆ دوێ هەموو ئەو شتانەی کە پیا و مەسەلەن ئێستا ئەوە پیا و پیاوی لێ دەدا ئەندەک سۆراو نییە ئەو لە ماعوشتی لە لێوی دەداتن یعنی کۆمەڵەگە ئەو شتانە دەکاتن ئەوە ئی ئافرەتانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەهی لێ کردی و ڕێگری لێ کردی و بەڵکو نەفرەتی لێ کرد بە هەمان شێوە ئافرەت ئەو جارە خۆی بە پیاوان دەشوپێنی پرچیوەکی کوڕان لێ دەکاتن پانتۆڕەچۆچ کوڕان لەبەر دەکاتن ئیدی هەموو ئەو بابەتانەی کە ئافرەت خۆی بە پیاوان دەشبهێنیتن لە سەوت سەوتی ئەوە دەکاتن
ئەو بابەتانە بە هەمان شێوە خۆچواندن بە کافران ئەوش دروست نییە لە جلوبەرگ وڵا ئەوە فلانە لاعب ئەوەی لەبەر کردی منیش ئەو جلوبەرگەی لەبەر دەکەم خۆتی پێ بچێنی یان مەسەلەن مەسیحیەکان یان جوولەکەکان ئەو نەوع جلکەیان هەیە تو هەمان نەوع جلچیوان لەبەر بکەیت ئەوە ناجلکێک بوویتە عام گشتی یعنی هەموو خەڵک لەبەری دەکا ئەو جلکەی بە تایبەتی پێدەناسرێت و مەسەلەن ئەوە درەوڵە ئەو جلکە تایبەتە بە مەسیحیەکان کو ئێستا ئەمە مەسەلەن قاتی کوردی لە هەر جەیەکی بدەزانها دەرێ ئەوە کووردە ئەو جلە پێی دەناسرێتەوە جلی کوردی چ ئافرەت چ پیا و لەبەری بکە دەزانێت ئەوە کووردەوە یعنی ڕێک لە بۆ ڕێکی دەستەوەسە کوردان باشە جلوبەرگەکە جلوبەرجی کوردانە و کابرا جەمەدانێکی بەستیە و کراشەکی لە پێ کردی و جوان ئەوە چی کردیە ئەوە ئەی کوردان دەچیتن بە هەمان شێ هەندێک جلوبەرکەیە ئی مەسەلەن مەسیحیەکانە ئەی جوولەکەکانە ئەی فلانی ئەی فلانیە ئەوان ئەو جلکە ئەتوو دروست نییە و حرامە ئەتوو ئەو جلکەی لەبەر بکەیت لەبەرەوەی خۆت بەوان دەچوێنی ئەمما جلوبەرگێک عامە مەسەلەن پانتۆر قەمیس عامە کابرای مەسیحی ژەبەر دەکەوت جوولەکە ژەبەر دەکەوت مسلمان ژەبەر دەکەوت کابرا قەمیسی لەبەر بووناری ها ئەوە جوولەکەی قەمیسی لەبەرەوەنی عامە کەواتەوە هیچ کێشەی نییە والله عالم ئەو جلوبەرگانی عام بەڵام ئەوان کە بە هەمان شێوە ئەو جلوبەرگانەی جلوبەرجی فەخرن کیبرن مەسەلەن کابرا کلی دەکاتن قاتەکی کل دەکاتن بە دەفتەرەکی ئەوە جلوبەرجی فەخر و خوێلان جلوبەرجی بکە بەڵام ئەوە خەر یعنی ئەوە لە بۆ فەخری دەیکاتن ئەو کابرایان ئەوجا هەر جلوبەرگێکە لە بۆ فەخری بوو بە هەمان شێوە شۆڕکردنی شەروال لە خوار قاپەرەقە و گۆزینجی زیاتر بێتە خوارێ شۆڕ بیتەوە لە دوی بە هەمان شێوە بە دیارکەوتنی عەورەت ئەو گەنجانەی کە ئەوێ فامیلەکانیان کورتە کە دەچنە ڕوکوع دەچنە سوزدەیان دادەمینێنەوە پشتیان بە دیار دەکەوی ئەوش تەبعاً نەهی لێکرا و حرامە و هەروەها پیاو زێڕی لە پەنجەی بکە ئەوجا چه ئەنگوستی لێ بیت سعات ئێستا فێربوونە مەسەلەن ئەوانە یان جاروێ دەری سعاتەکە هەمووی زێر نییە بەس ناوەکەی زێر هەموو ئەو شتانە نەهی لێکرایە بە هەمان شێوە حەریر جلوبەرجی حەریر لە بۆ پیاوان حرامە إلا ئەوەی کە عوزری هەبی چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێگای بە دوو سەحابەدا حەریر لەبەر بکەن لەبەرەوەی خوروشتیان هەبووە نیە ئەوە وەکو عیلاجە قەیدینا بەڵام غەیری عیلاج دروست نییە حەریر بەکاربێت لە بۆ پیاوان و بە هەمان شێوە ڕیش کورتکردنەوە لە بۆ پیاوان ئەوش حرامە دروست نییە و هەروەها کورد نەکردنەوەی سمێڵ ئەوش بە هەمان شێوە ڕێگری لێکراوە کەواتە فەرمان کراوە کە سمێڵی کورد کاتەوە و ئافرەت خۆی بە دیار بێخیتن باشە بەو شێوازەی کە شەرعی نییە بە هەمان شێوە ئافرەت کە ئەوەی بکاتن نەمس وەکو ئەوەی برۆی بکاتن و ئەوانەی کە دروست نییە ئەو موانەی دروست نییە هەڵی بگریتن و هەروەها وەشم تاتۆکردن پیا و ئافرەت کە تاتۆی دەکە هەتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەفرەت و نەعلەتی کردووە لەو پیا و ئافرەتانەی و لەو کەسانەی کە ئەوەی دەکەن تاتۆی دەکەن و فەلجل ئەسنان واتە ئەوەی دوورخستنەوەی ددانەکان لە یەکتری لە بۆ جوانی ئەوش دیسان نەهی لێکرایە و وەسل و شعر ها دەبینی هەندێک مو هەیە بەسرە خۆی دادەنی ئەو کابرایە ئەو کەسە ئافرەتان بە تایبەتی باروکەی پێدەگۆترێتن وە بزانم لە بازاری دەفرۆشرێتن ئەو موەی کە دەینی لەسرە خۆی دادەنێتن پرچیت پێ درێژ دەبی لە پیا و لە ئافرەتان حرامە و دروست نییە و هەروەها طبعا دەبتە تەغییر خەلق الله و صبغ بالسواد و هەروەها بۆیاخکردن بە ڕەنجی ڕەش چ پیاوبی مەسەلەن چ لە بۆ سەر چ لە بۆ ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی کردیا کە تێیدا بەکاربێ سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك